وڵاتانی دەوڵەمەند بە سامانی سروشتی. عێراق لە پلەی چەندەمدایە و بەهای سامانەکەی چەند تریلیۆن دۆلارە. ژمارەیەک وڵات لە جیهاندا خاوەن بڕێکی زۆری سامانی سروشتین. هەندێک لە وڵاتانە ئەم سامانە سروشتی خوددا پێبەخشیون لە پاڵ ئیدارەدانێکی سەرکەوتوودا بووەتە مای خێر و بێر بۆ خەڵکەکەی. بەڵام کۆمەڵێک وڵاتیش هەن ڕەنگە زۆرینەی خەڵکەکەی خۆزگە بخوازن وڵاتەکەیان خاوەنی هیچ جۆرە سامانێکی سروشتی نەبووایە، چونکە ئەوەی سوودی لە خێر و بێرەکەی بینیوە کار بەدەست و کەسانی خاوەن دەسەڵاتن کە بەهۆی دەست بەسەراگرتنی داهاتەکەیەوە پایەکانی دەسەڵاتیان بۆ خۆیان و نەوەکانیان تەوتر کردووە تا گرنتی مانەوەی خۆیان بکەن بۆ ماوەکی دوورمەودا، نەوەک بەدیهێنانی ژیانێکی شایستا بۆ هاوڵاتیەکانی. ئەوەی خەڵکە ئاساییەکە لە هەندێک وڵاتی خاوەن سەرچاو سامانی گەورەی سروشتی بۆی دەمێنێتەوە تەنیا پاشماو و دووکەڵی نەوت و غازەکەیەتی. ڕیزبەندی وڵاتانی دەوڵەمەند بە سامانی سروشتی. دەیەم، وڵاتی ڤەنزوێلا لە ئەمریکای لاتین. سامانە سروشتیەکەی بە نزیکی 14 تریلیۆن دۆلاری ئەمریکی دەخەمڵێنرێت. وڵاتی ڤەنزوێلا دەوڵەمەندە بە کانزایاسن، گازی سروشتی، هەروەها ڕێژێکی زۆر لە نەوت لە وڵاتەدا هەیە. ئەم وڵاتە لە ساڵی 2019 چوارەم وڵاتی بەرهەمهێنەری نەوت بوو لە ڕێکخراوی ئۆپێک. ئەم وڵاتە جیالەوەش خاوەنی ڕێژێکی زۆر لە زێرە. نۆیەم، عێراق. خاکی عێراق خاوەنی سامانێکی بێشوماری سروشتیە بە تایبەت نەوت کە بە بەهای 15 تریلیۆن دۆلار دەخەمڵێنرێت. پێنجەم وڵاتە لە ڕێژەی عەمبارکردنی نەوت لە جیهاندا. نەوت ڕێڕەوی هەناسەدان یابووری عێراقە بە جۆرێک ڕێژەی سەدا 90 بودجەکەی لەسەر داهاتی نەوتە. هەروەها عێراق خاوەنی 150 ملیار بەرمیل نەوتی یەدەگا. هەشتەم، ئوستورالیا. بەلاتۆسەی نەبێت ئەگەر ئوستورالیا ناوی لە لیستی وڵاتانەدا بێت خاوەنی ڕێژێکی زۆری سامانی سروشتین بە جۆرێک بەهاکەی 90 تریلیۆن دۆلارە. خاکی ئوستورالیا دەوڵەمەندە بە خەڵوزی بەردین کانزایاسن. هەروها ئوستورالیا بڕێکی زۆر زێڕێشی هەیە. نەوتیش لە وڵاتە سامانێکی دیکەی سروشتیە کە ڕێژێکی زۆری دەردەهێنرێت و هەر لە ناوخۆی وڵاتدا بەکاردەهێنرێتەوە. حوتەم، بەرازیل. بەرازیل لە سەرانسەری جیهاندا بە سەمای سامبا و لانکەی یاریزانی بەهرەمەندی هاوشێوی بێڵی و ڕۆناڵدۆی دیاردە و ڕۆناڵدینۆ ناسراوە. بەرازیل لەسەر نەخشەی وزەی جیهانیش پێگەی دیارە بە جۆرێک خاوەنی بڕێکی زۆری سامانی سروشتیە. بەرازیل لە ساڵی 2019 هەشتەمین وڵات بوو لە ڕووی بەرهەمهێنانی نەوتەوە. وڵاتی بەرازیلی خاوەن سەمای سامبا لە سەدا 61 خاکەکەی بە دارستاندا پۆشراوە. بە پێی خەمڵاندنەکان بەرازیل سامانە سروشتیەکەی بەهاکەی دەگاتە 21 تریلیۆن دۆلار. شەشەم، چین. چینی ڕکابەری سەرسەختی ئەمریکا لەم چەند ساڵی دواییدا بۆتە ژمارەی قورس لە بواری ئابووری و تەکنەلۆژیا. کەم بوار هەیە چینیەکان جێپەنجەیان دیار نەبێت تایدا. چین هاوشێوەی ئەو وڵاتانەی ناویان هێنرا بێبەشنیە لە ڕووی سامانی سروشتیەوە، بەڵام ئەوەی وای کردووە چین وەک وڵاتێکی هەناردەکار ناوی نەهێنرێت ئەوەیە بەهۆی بوونی پێداویستی ناوخۆیەوە سەرڕای هەمە چەشنی لە بواری سامانی سروشتیدا نەک ناتوانێت هەناردەی دەروەی بکات، بەڵکو دەبێت بۆ پیشەسازیێزە بەلاحەقی سامانی سروشتی وەک نەوت و گازی سروشتیش هاوردە بکات. دەنا سامانی سروشتی چین لە ئێستادا بە نزیکەی 23 تریلیۆن دۆلار دەخەمڵێنرێت. چین خاوەنی ڕێژێکی بێشومار کانزایە، لەوانە ئاسن و خەڵوزی بەردین کە بەشێکی هەناردەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکات. پێنجەم، ئێران. ئێران لە ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە پلەی پێنجەمی گرتووە لە لیستەی وڵاتانەی خاوەن ڕێژێکی زۆری سامانی سروشتین. ئێران خاوەنی بڕێکی زۆرە لە نەوت بە جۆرێک لە ساڵی 2020 پێنجەم وڵات بوو لە ڕووی هەناردەی نەوت لە ئۆپێک. نەوت و گازی سروشتی بڕبڕی پشتی ئابووری ئێرانن. لە ئێستادا ئێران خاوەنی سەدا 12 نەوتی یەدەگی هەموو جیهانە. بەڵام ماوەی چەند ساڵێکە بەهۆی سزابووریەکانی کۆمەلگای نێودەوڵەتی بەڕابەرایەتی ئەمریکا، ئێران ڕوبەڕووی کێشە و تەنگەشەی زۆر بۆتەوە لە ناردەکردنی نەوتەکەی بۆ بازاڕەکانی جیهان. بای سامانی سروشتی ئێران بە گوێرەی خەمڵاندن ئابووریەکان 27 تریلیۆن دۆلار بەهاکەیەتی. چوارەم، کەنەدا. کەنەدا لە پاڵ سروشتە جوانەکەی و سیستەمە دیموکراسیەکەی بە یەکێک لە پێشکەوتوترین وڵاتدا دەنرێت لە جیهاندا. لە سەرانسەری جیهاندا خەڵک خەونی ئەوەی هەیە بگاتە کەنەدا و لەوێ بژی. بەو سامانە سروشتیە گەورەی هەیەتی کە بەهاکەی 33 تریلیۆن دۆلار دەخەمڵێنرێت توانیوێتی لە ڕێگەی سیستەمێکی دیموکراسی دادپەروەر تەواوی خەڵکەکەی سودمەند بکات لەو هەمە چەشنی سامانە سروشتی وڵاتەکەی. کەنەدا لە دوای سوئدیا و ڤەنزوێلا خاوەنی گەورەترین عەمباری نەوتە. کانزاکانی وەک زێڕ و مس و زی و زینگ بە ڕێژێکی زۆر لە خاکی کەنەدا هەن. سێەم، سعودیا. سعودیا خاکی پیرۆز و قیبلەی موسڵمانان. لە دوای دۆزینەوەی نەوت لە ساڵی 1930 ئەم زێرە ڕەشە بووەتە نیعمەتێکی خوایی بۆ سعودیەکان.
نەوت سعودیە کردوتە ژمارێکی قورس لە جیهاندا بە جۆرێک سعودیە خاوەنی بڕیاری یەکلاکەرەوەیە لە دیاریکردنی نرخی نەوت. عربستانی سعودیە لەلایەن ئەو وڵاتانی پیشەسازیەکەیان پشت بە نەوت دەبەستێت حسابێکی جیاوازی بۆ دەکرێت. هەبوونیەوە بڕە نەوت لە ژێردەستی دەسەڵاتدارانی ئاسعود وڵاتەکەی کردوتە یاریزانێکی گرنگ لە ڕووی سیاسی و ئابووریەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان. سعودیە لە ڕۆژێکدا بڕی 12 ملیۆن بەرمیل نەوت هەناردی بازاڕەکانی جیهان دەکات. هەروەها خاوەنی 1/5 تەواوی یەدەگی نەوتی جیهانە. ئەم وڵاتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ساڵی 2015ەوە گرنگی بە سەرمایەگوزاری دەدات لە بواری دەرهێنانی گازی سروشتی سامانی سروشتی. سعودیە بە زمانی ژمارەکان 34 تریلیۆن دلار بەهاکەیەتی. دووەم ئەمریکا پلەی دووەمی داگیر کردووە لە ڕیزبەندیەکەدا. ئەمریکا بەهای سامانە سروشتێکی دەگاتە سەر 45 تریلیۆن دلاری ئەمریکی. سەرچاو سروشتەکانی ئەمریکا بە زۆری بریتین لە نەوت و کانزا بە نرخەکانیشی وەک زێڕ و مس. هەروەها ئەمریکا ڕێژێکی زۆری لە گازی سروشتی هەیە، بەڵام لە پاڵ نەوتەکەی ئەویش بە هەمان شێوە هەناردێک دەروی ناکات و پێویستی ناوخۆی پێپڕ دەکاتەوە. سەرڕایەمانەش ئەمریکا بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی پشت بە کانزای چین دەبەستێت. ساڵانە ملیۆنان تەن کانزا لە وڵاتە هاوردە دەکات بۆ پیشەسازیە زەبەلاحەکەی. یەکەم رووسیاکی ڤلادیمیر پوتین خۆی سەردار و گەوری وڵاتانە لە سامانی سروشتیدا. زۆربەی وڵاتانی جیهان پشت بە رووسیا دەبەستن بۆ دابینکردنی پێداویستی ڕۆژانەیان لە سامانی سروشتی. وڵاتانی ئەوروپا تا ئێستاش بە زۆری پشت بە گازی سروشتی رووسیا دەبەستن. ئەگەر بێت و گازی سروشتی رووسیانە بێت، کیشوەری ئەوروپا سپی هەڵدەکات لە بێتوانایی لە پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی لە بواری سەرچاو سروشتیەکان. بە تایبەت گازی سروشتی وەک ئەوەی لە ئێستادا ڕووسەکان هەڕۆژەوە بە بەهانەیەک گازی سروشتی لە ئەوروپیەکان دەگرنەوە و بۆ ناچارکردنی ئەوروپا لە کۆتایی هێنان بە پشتیوانیەکانیان بۆ ئوکرانیا کە ماوەی ساڵێک زیاترە لە شەڕێکی سەختدایە لەگەڵ رووسیا خاکەکەی لەسەر دەریایەک نەوت و گازی سروشتیە. ئەم دوو سەرچاوە گرنگە رووسیای کردوتە خاوەن مستێکی پۆڵاین لە سیاسەتی جیهاندا بە جۆرێک هەر تەوژمێکی سیاسی لە جیهاندا لەگەڵ بەرژەوەندیەکانیان نزیک نەبێت. بێ سێودوو کارتی گازی سروشتی بەڕووی جیهاندا بەرز دەکاتەوە. رووسیا لە ئێستادا بەهای سامانە سروشتێکی بە 75 تریلیۆن دلار دەخەمڵێنرێت.